سلااو هاوڕیانی خۆشەویست، خۆشحاڵم دووبارە گەڕامۆلەتان بۆ باسکردنی فیلمەکان. بۆ ڤیددیۆ ئەم جارە یەکێک لە ناوازەترین و تایبەترین و نوێترین فیلمەکانی ئەمساڵ هەوڵ دەدەم باسکەین وە خوێندنەوەیەکی بۆ بکەین. ئەویش کە فیلمێک بەڕای زۆربەی ڕەخنەگران بەڕای زۆربەی بینەران ڕاستە مەجموعەکەیە کە بۆچینیان جیاوازە، بەڵام بە گوێرەی زۆربەی عاشقانی سینەما یەکێک دەبێت لە پاڵێراوە بێزەکانی ئۆسکاری ئەمساڵ. ئەویش فیلمی وەن بەتڵ ئافتەر ئەنەدەر کە بەجددی فیلمێکی زۆر زۆر ناوازەیە، بێزگەلەوەی کە چیرۆکەشی قوڵی هەیە، دەرێنەرێکی مەزن و کاستێکی زۆر گەورە و خۆشەویست لە لای بینەر بەشدارن لەو فیلمەدا. دەرێنەری مەزن و دەرێنەری بەناوبانگ پاڵ تۆماس ئەندرسن کاری دەرێنانی بۆ کردووە کە خۆی ئایکۆنێکی گەورەی نێوجیانی سینەمایە. فیلمەکانی خوێندنەوەی زۆر هەڵدەگرێت، دەتوانین بە چەند شێوەی جیاواز خوێندنەوە بۆ فیلمەکانی بکەین، چونکە هەڵگری فیلمی زۆر زۆر تایبەتە، چیرۆکەکانی زۆر زۆر قوڵەکە هەڵی دەبژێرێت بۆ فیلمەکانی بەجددی دەرهێنەرێکی مەزنە. بۆ فیلمە دەتوانین بڵێم تا ڕادەیەک ئیلهامی لە ڕۆمانێکی تۆماس پینچۆن وەگرتووە. لەو لاشەوە کاستێکی زۆر زۆر گەورە بەتایبەت دوو ئەکتەری زۆر زۆر خۆشەویست، دوو ئەکتەری زۆر مەزن، یەکەمیان لیۆناردۆ دیکاپریۆ بە ڕۆڵی سەرەکی و دووەمیشیان شۆن پێن کە بەجددی یەکێکە لە ئاکتەرە زۆر زۆر دڵخوازەکانی من وەکو خراپەکار وەکو ڕۆڵی پاڵپشت ڕۆڵێکی یەکجار ناوازە دەجێرێت. لیۆناردۆ ڕۆڵێکی نایب و ڕۆڵی خراپەکار ڕۆڵێکی نایب، دەرێنەرێکی مەزن و چیرۆکەکی قۆڵ، چیرۆکەکی تایبەت، بێگومان فیلمێکی ناوازیان لێ بەرهەم دێتن. جا ئەگەر پوختێک لە چیرۆکەکە بۆی خۆشەویست باس بکەم، باز لە گروپێکی ئازادی خواز دەکات، هەرچەندە گروپە کاری تیرۆریستیش دەکەن، بەڵام لەو فیلمەدا ئەو گروپە بە گروپێکی ئازادی خواز دەناسرێن. ئەو گروپە داوای ئازادی دەگەن و دەیانوێت ڕێگری بکەن لە هاتنی پەنابەر و کۆچبەر لە وڵاتانی ترەوە کە دێنە وڵاتی ئەمریکا وە دژی دەوەستنەوە، لەلایەک ترەوە دژی حکوومەتی ئەمریکا دەوەستنەوە. بۆ چونکە دەڵێن حکوومەتی ئەمریکا حکوومەتێکی سپی پێست ڕەگەزپەرستی پیسە. ئەو گروپە ناویان فرنچ 75 کە لیۆناردۆ دیکاپریۆ بە ڕۆلی کارکتەری بۆب و تیانە تالەر بە ڕۆلی کارکتەر پێرڤیدیا، دوو کەساتی زۆر زۆر گرنگ و سەرەکی ئەو گروپەنە. جا دوای ئەوەی کە خیانەتێک لەنێ ئەو گروپە ڕوودەداتن، گروپەکە ناچارن پەرتەوازە بن، ڕابکەن ون ببن و لە شوێنێکی تر بە کەسایەتی بە ژیانێکی جیاوازەوە دەست بە ژیان بکەنەوە. جا دوای 16 ساڵ لە دیارنەمانی گروپەکە و بزربوونیان، کۆلۆنێل ستیڤن کە شۆمپێنی مەزن ڕۆڵەکەی دەبینێت بڕیار دەدات کە کەیسەکە بکاتەوە تەواوی ئەندامانی گروپەکە دەستگیر بکاتن. اینجا لە دوای ئەوەوە ڕووداوەکان ڕاوە دوونانەکان دەست پێ دەکەن، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا کامیان سەردەکەون بۆ بوو گروپەکەی و یاخود حکوومەتی ئەمریکا؟ وەڵامی ئەو پرسیارت دەبێت سەیری فیلمەکە بکەین بۆی وەڵامەکە وەربگریت، چونکە بەجددی زیاتر سپۆیل ناکەم لە بەخاتری ئەوانەی کە هێشتا فیلمەکەیان نەبینەوە تاوکو لیان سپۆیل نەبێت. جا ڕاوە دوونانەکانی بۆب لەلایەن کۆلۆنێل ستیڤەوە لەلایە چیرۆکەکی قوڵ و ئاکشنی بەچێژ و کۆمیدیایەکی زۆر زۆر بەچێش، هەر شایانی ئەوەیە بە دیاریەوە دابنیشت و چێش ببینیت. جا هاتە ئێرە هیچم سپۆینەکە، بەڵام لێرەوە هەندێک باسی فیلمەکە دەکەم، تێڕوانون و سەرنجی خۆم باز دەکەم، سپۆیلی تێدایە، بۆیە ئەوانەی فیلمەکەیان نەبینیوە ڤیددیۆکە لێرە ڕابگرن. ئەگە حەزیان کرد دوای بینینی فیلمەکە دەتوانن درێژە بە ڤیددیۆکە بدەن، سەرنجی خۆم باز دەکەم، سپۆیلی تێدایە، هەگەدار بە. دووبارە لیۆناردۆ دیکاپریۆ بە ڕۆڵێکی ناوازە دەبینینەوە، هەم کۆمیدیایەکی زۆر زۆر چێش بەخش، بە ئاسانی کاریگەری لەسەر بینەر بەجێ دێڵێت، بینەر دەخاتە کەشێکی زۆر زۆر خۆشەوە، وا لە بینەر دەکات بە ئاسانی هەتە کۆتایی فیلمەکە دابنیشێت و بێزار نەبێت، کە خاڵێکی یەکجار گرینگە بۆ سەرکەوتنی فیلم. جا لیۆناردۆش خۆی یەکێکە لە ئایکۆنە زۆر زۆر گەورەکانی بواری سینەمە، لای فیلمێک بەشدار بووبێت بێگومان ڕۆڵێکی زۆر زۆر باشی بینیوە. جا لەو فیلمەدا چەند ڕۆڵێک دەبینێت، هەم ڕۆڵێکی وە کەسێکی کۆمیدی، هەموو کەسێکی زۆر زۆر جددی، دەتوانم بڵێم پاش سەعات یەکەمی فیلمەکە کاتێک چەکەی دەرفرێنرێت لەلایەن کۆلۆنێل ستیڤەوە وەک باوکێکی خەمخۆر، دەبینین دوای سەعات یەکەمەوە تا کۆتایی ئەو ڕۆبە سوورەی لەبەرە بەجددی ڕۆبە سوورەکە هەرگیزە پێش چاولا ناکەوێت کاتێک فیلمەکە تەواو دەکەیت. تایبەتە، زۆر زۆر تایبەتە،
خۆی ئایکۆنێکی گەورەی جیهانی سینەمایە. گوناحە ئەو فیلمە بەجددی ئەو فیلمە لە دەستە خۆتان بدەن و ئەگەر سیرتان نەکردو سێری بکەن. وەلەلایەکی ترەوە بۆ من خەڵاتی ئۆسکار بۆ ڕۆلی پاڵپشت یان خراپەکار یەکلایی بۆتەوە کە شۆن پێنی مەزن بەجددی ڕۆڵێکی سەر و خەیاڵ دەجێڕێتن لەو فیلمەدا. لاندێک دیمە دەبینین کەسێکی تاواتەوا کۆمیدیە و لە لایشترەوە دەبینین لاندێک دیمەن کەسێکی زۆر زۆر ترسناک و جددیە. بەجددی ئەوەی ئەو کارکتەرە لەو فیلمەدا کردی سەر و خەیاڵە بە هەموو پێوەرێک، شێوازی ڕۆشتنی، شێوازی فەیسی لەگەڵ ڕووداوەکان، نیگاکانی یەکێک لە ئەکتەرە دەگمەنانەیە کە لەگەڵ یەکەم دەرکەوتنی سەرنجی بینەر دەدزێتن. ئەوەی ئەو دێکات لەو فیلمەدا نوێنێکی ئاسایی نییە بەجددی، نوێنێکی دەگمەنە. هەرجەستەی ئەو هەموو پڕ بوو لە ئاماژە. بە کورتی جەستەی ئەو بە بینەری دەگوت ئەو مێژوویەکی هەیە لە توندوتیژی، لە کاولکاری، تۆ لە کاتی ڕووداوەکان لە فەیسی ئەو کارکتەرە خۆشەویستە دەتبینی کە شۆن پێن یان با بڵێن کۆلۆنێل ستیڤن بە چوو ڕووداوەکدا تێپەڕیوە، کەسێکی چەند ڕق و چەند جددیە، چەندە ترسناکە. بەجددی ئەو ڕۆلە بۆ من لەو ساڵاتە ئێستا و فیلمانێکە بینیمە باشترین ڕۆڵە و دڵنیا بن خەڵاتێک هەردەباتەوە لە ئۆسکار شایەنێشتی. بەجددی ئەوەی لەو کارکتەرم بینی شۆک بووم چونکە نواندن نەبوو، شتێکی تر بوو من ناتوانم وەسفی بکەم. وەشتێکی ئەو فیلمە کە بەجددی بۆ من سیر بووە، من پرسیاریش بۆ ئەو بوو کە ئەو گروپە گوایە ئازادی خوازن، بەڵام لەولاوە کاری تیرۆریستیش دەکەن. باشە بۆچی پێیان ناگوترێت گروپێکی تیرۆریستی؟ ئەوان کاری تیرۆریستی دەکەن، بەڵام لەولاوە وەکو پاڵەوان ستایش دەکرێن کە بەجددی سیر بۆ جێگای پرسیار بوو. نازانم سەرنجی ئێوەش دەربارەی ئەو شتە لەگەڵ من هاوڕان یاخودنا، ئەگەر پێچوانەی منین لە کۆمنت سەرنجی خۆت بنووسە. وەشتێکی تر خێزانەکەی بۆب کە پێفیدیا بوو خیانەت دەکات، خۆی تەسلیم دەکات، خیانەت لە هاوڕێکانی لە خۆشەویستەکەی تەنانەت منداڵەکەی خۆشی بەجێ دێڵێت بۆ گوایە لە پێناو ئەو خۆمنە فانتازیایی کە جەنگانە لە پێناو ئازادی. و پرسیارەکە لێرەدا ئەوەیە هەمان کەسایەتی لە کۆتاییدا وەکو پاڵەوان ستایش دەکرێت. جاکێشەکەی من لێرە لە چیدایە بۆچی لەگەڵ ئەو بۆچوونەدانیمە، چونکە یەکەم هەز دەکەم خراپ نیشاندانی ئافرەتە وەکو ڕەگەزی مێینە، دووەمیشیان ناشرین نیشاندانی ئەو کەسانی کە لە پێناو ئازادیدا دەجەنگن کە ئەو شتە بۆ من خزمەتی چیرۆک و فیلمەکەی نەکرد، بەڵکو بۆشاییەکی دروست کرد تاوەکو بینەر بە ئاسانی ڕەخنەی لێ بگرێتن. چونکە ئەو فەلسەفە لەلایەکی ترەوە ئەو فیلمە فەلسەفەیەکی قۆڵی هەیە سەبارەت بە ڕەگەزپەرستی، سەبارەت بە سپی پێست و ڕەش پێست و حکوومەتی ئەمریکا و ئازادی و بابەتی کۆچبەری، بابەتی هاوڕێتی، بابەتی باوکایەتی کە بەجددی فیلمێکی زۆر زۆر قوڵە، خوێندنەوەی زۆر زۆر هەڵدەگرێتن. ناتوانم لە ڤیددیۆکی چەند دەقەی بێم تاوای فیلمەکەشی بکەمەوە چونکە بینەری من بەجددی گوێ لە ڤیددیۆ زۆر درو درێژ ناگرێت، بۆی ناچارم من ڤیددیۆکانم تۆزە کورد بکەمەوە. ئاجینە ئەو فیلمە شانەوەی زۆر زۆر ورد خوێندنەوەی بۆ بکەیت. دەتوانم بڵێم فیلمەکە لە ڕووی ناردنەوە زۆر زۆر نایەک بوو، لە ڕووی ئاراستەکردنی چیرۆکەکەی واڵبژاردننی چیرۆکەکی زۆر زۆر باش و تەکنیکی فیلمەکە زۆر زۆر باش بووە. دەتوانم بڵێم هەموو شتێکی باش بوو، بەڵام وەک خۆم لەگەڵ بەشێکی لە پەیامەکانیدا نەبووم. ئەوەی کە تۆ هەموو شتێک بوو کە قوربانی لە پێناو خەونێکی فانتازی ئاگینا پەیامی دژی ڕەگەزپەرستی بەڵێ هەتا ئێسخان منی لەگەڵیدا بووم. دەتوانم بڵێم فیلمەکە زۆر زۆر ناوازە بوو، هەر بۆیش بەشێک لە ڕەخنەگران لە ئێستاوە دەڵێن یەکێک لە پاڵێراوە بێزەکانی بۆ بردننی خەڵاتی ئۆسکار ئەو فیلمەیە. بەجددی بۆ من سێشت لەو فیلمەدا زۆر گرنگن لە ڕۆڵی سەریشان دەبێت لە خەڵاتەکانی ئۆسکار. یەکەم فیلمەکە وە دووەم لیۆناردۆ دیکاپریۆ ئەکتەری سەرەکی، دوێمیشیان شۆن پێن وەکو کارکتەری پاڵپشت کە بەجددی هەرسێک ناوازە بوو، هەم فیلمەکە و هەم کارکتەری سەرەکی و هەم کارکتەری پاڵپشت. نمرەی خۆم بۆ فیلمەکە دانانێم، حەز دەکەم ئێوەش سەیری بکەن و بزانین تێڕوانینمان بۆچونمان یەک دەگرێتەوە یاخود بۆچونمان و بیرکردنەوەمان دەربارەی فیلمەکە دەربارەی پەیامەکانی جیاوازە. وەکو خۆم پێم گوتن من لەگەڵ بەشێکی زۆری فیلمەکە و پێیان و ئەکتەر و نواندن و تەکنیک و ئاراستەکانی چیرۆکەکە و چیرۆکەکە بە شێوەیەکی گشتی ڕووناچی هەڵبژاردننی
جلوبەرێک هەمووی ناوازە بوو بەڵام بەشێک لە پەیامەکانی وەکو باسم کە تۆ هەموو شتێک بکەیتە قوربانی لە پێناو خەونێکی فانتازی لەگەڵ ئەوەدا نەبوون تۆزێک کێشەم لەگەڵ ئەوەدا هەبوو ئەگینا بابەتی ڕەگەزپەرستی بابەتی هاوڕێتی دەبینی بابەتی ئازادی بابەتی کۆچپەری زۆر ناوازە بوو جێگای ڕێز بوون بەجددی بۆیە شتێکی وام نەما لەسەر فیلمەکە با ڤیددیوکەش لەوە درێژتر نەبێتەوە تۆ سەرنجت تێڕوانینت بیرکردنەوە جیاوازە لە کۆمنت حەز دەکەم بۆ میبنووسی بۆی بیرکردنەوەمان دەربارەی فیلمەکە لەگەڵ یەکتر ئالوگۆڕ بکەین بۆی هەردووکمان باشتر لە فیلمەکە تێبگەین چووکە وەکو سەرتاش باسم کرد دەرێنەری ئەو فیلمە پاول تۆماس ئەندرسۆن فیلمەکانی قوڵە بەجددی زیاد لە خوێندنەوەیەک هەڵدەگرێت بۆیە حەز دەکەم ئەوەی من نەمبینیوە تۆ بۆمی باس بکەیت جاتا فیلمێکی تر ڤیددیۆی تر دێمەلاتان ئاسوودە خۆشببخت بن هەمیشە لە خۆشببختیدا بن